بیرکاری پۆلی هەفتەمی بنەڕەتی کتێبی بیرکاری بۆ هەمووان لاپەڕا 108. باسی بابەتی لێدەرکردنی ژمارە تەواوەکان. نمونەی ژمارە 1 لێدەرکردنی ژمارە تەواوەکان لەسەر هێڵی ژمارەکان. لێدەربکە 3 کەم 8. یەکەم ژمارە لە لای ڕاست ژمارە 3 پۆزیتیڤە چونکە هیچی لە پێش نەنووسرایە واتە پۆزیتیڤە. دووەم ژمارەش نێگەتیڤە. ژمارە پۆزیتیڤەکەی هەمیشە یەکەم ژمارە لە لای ڕاست لە سفرەوە دەست پێ دەکەم. ئەگەر ژمارەکە پۆزیتیڤ بوو دەچمە لای دەستی ڕاست، ئەگەر ژمارەکە نێگەتیڤ بوو دەچمە لای دەستی چەپ. کەواتە ئێستا لە سفرەوە ڕادەوەستم دەست پێ دەکەم چونکە 3 پۆزیتیڤە کەواتە 3 هەنگاو لە سفرەوە دەچمە لای ڕاست. 1 2 3 لێرە ڕادەوەستم ئەوە 3 لۆ لای ڕاست. ئێستا لەو 3 دەست پێ دەکەم چونکە 8 نێگەتیڤە واتە دەچمە لای چەپ بە 8 هەنگاو. لێرەوە هەنگاوەکان دەژمێرم 1 2 3 4 5 6 7 8 دەگەمە چەندە؟ دەگەمە سەر ژمارە کەم 5 کەواتە ئەنجامی کۆکردنەوە یان کۆکردنەوەی ئەو دوو ژمارەیە 3 و کەم 8 یەکسانە بە کەم 5 نێگەتیڤ 5. لێرە ئەوە تەواو بوو. کەم 4 و کەم 2 دیسان دوو ژمارەیە، یەکەمیان لە لای ڕاست کەمە، دووەمیشیان لە لای چەپ ئەویش هەرکەمە. کەواتە لە سفرەوە دەست پێ دەکەم یەکەم ژمارەی دەنووسم لە لای ڕاست کەم 4 چونکە نێگەتیڤە بێگومان دەبی بچمە لای دەستی چەپ بە 4 هەنگاو بە 4 خانە بە 4 ژمارە بە 4 یەکە. پاشان ژمارەکەی دیش کەم 2 ئەویش نێگەتیڤە کەواتە دیسان 2 یەکە دەچمە لای چەپ دەگەمە سەر ژمارە کەم 6 کەواتە ئەنجامەکە یەکسانە بە کەم 6. ئەوجا ئەگەرە من بتوانم بەخۆم هێڵی ژمارەکان دروست بکەم و بەو جۆرەی بتوانم ژمارەکانم ئەژمێر بکەم ڕەنگە زۆر ئاسان بی، بەڵام ڕەنگە هەموو کەس نەتوانی هێڵی ژمارەکان ئەوها بەباشی دروست بکە و بەکاری بینی. بەڵام ئەگەر ئامادەکرابوو هەبوو ئەوە زۆر ئاسانە من بەکاری بینم. ئێستا ئەو ژمارەیە تۆزێک ئەوە ئاسان نییە. پێش هەموو شتێک تەمەشای یەکەم ژمارەی دەکەم. ژمارە چی؟ کۆی لە پێشە هەرچەندە دیار نییە بەڵام 2 پۆزیتیڤە کەواتە ئەمن لە سفرەوە دەچمە لای ڕاست بە 2 هەنگاو کەواتە لەو سفرەی دەچمە لای ڕاست بە 2 هەنگاو. دوایە چ دەکەم؟ دوایە ڕادەوەستم لێرە. ئەوجا ئێستا تەمەشا دەکەم ڕێیەکی زۆر ئاسان هەیە هەتا هەڵەوشتی نەکەم. ئەویش ئەوەیە ئەگەر هاتوو کەمم هەبوو لێرە و کەوانم هەبوو کەمی دیشم هەبوو وەکو ئەوەی وایە ئەمن کەوانەکەی لابم تەنیا بنووسم کەم و کەم دەبیتە کۆ وەکو ئەوەی وایە 2 کۆ 3 بی. کەواتە ژمارەکەی دیشم کۆیە لە 2 ئێستا دەچمە لای دیسان دەچمە لای ڕاست چونکە کۆ بوو بە 3 هەنگاو دەگەمە ژمارە 5 کەواتە ئەنجامی تاوتوێکردنی ئەو دوو ژمارەیە یەکسانە بە پۆزیتیڤ 5. کۆکردنەوە و لێدەرکردنی دوو کردداری پێچەوانە یەکترین یەکێکیان ئەوی تریان لا دەبات لە جیاتی ئەوەی ژمارەیەک لێدەر بکەی دەتوانی دژەکەی زیاد بکەی. من لێرە ئەو ڕێگای بەکارناینم بەڵام مەبەستیان ئەوەیە ئەگەر هاتوو ئەمن دووم هەبوو کەم 3 چ دەکەم؟ چونکە لێرە کەمە دەیکەمە کۆ لێرەش دژەکەی بەکار دەینم کەواتە هەمان شتێک وەکو ئەوەی وایە 2 کۆ 3 بیت. بەڵام من یەکسەر 2 کەمم دیت لە تەنیشتێک و لێرەش کەوانم دیت یەکسەر دەیکەمە کۆ. ئەوە ئاسانترین ڕێیە. ئەگەر ژمارەی دەرکرا و کەمتر بوو لە ژمارەی لێ دەرکرا و
ئەوە وەڵام هەمیشە موجەبە. دوو ژمارەیە ئەوەی ئێرە لەگەڵ ئەوەی ئێرە. ئەگەر دەرکراو کەمتر بوو واتە ئەو ژمارەی کە دەردەکرێ کەمتر بی لەو ژمارەی ئێرە هەمیشە وەڵامەکە موجەبە. ئەگەر ژمارەی دەرکراو گەورەتر بوو لە ژمارەی لێ دەرکرا ئەوە وەڵامەکە هەمیشە سالبە لە کاتی لێ دەرکردن. واتە ئەمە لێرە ئەگەر بۆ وێنە هەشتم هەبوو کەم 5 چونکە 5 گچکەترە لە هەشت موجەبە، بەڵام ئەگەرە من 5م هەبوو کەم هەشت چونکە هەشت گەورەترە وەڵامەکە هەمیشە سالبە یان نێگەتیڤە یان کەمە. مەبەستیان ئەو هەیە. بێگومان ڕێسا و یاسا گەلک زۆرە لۆ لێدەرکردنی ژمارە تەواوەکان، بەڵام هەمویان ئاسان نینە. زۆر جاریش لەو کتێبەی تۆزێک تێکەڵ و پێکەڵیەک هەیە، ئەوجا خوێندکار دەبی بە خۆی ئەوەی ڕاستیبی بزانی کامەڕێی بەکاردێنی. بەڕای من لە 4 ڕێ هەیە، ئەویش ئەو هەیە. بۆ وێنە لێرە وەکو نمونە ئەگەر بۆ وێنە کۆ 2 کۆ 3 ئەگەر ئەو کۆی ئێرە نەشنووسرا ئەوە هەر کۆیە، با بڵێن 2 کۆ 3 ئەوە دەکاتە کۆ 5. با بنووسم هەتا ئاسان بی. ئەگەر هاتوو کۆ 2 کەم 3 یەکسانە بە کەم 1. ئەگەر هاتوو کەم 2 کۆ 3 یەکسانە بە 1 کۆ 1. ئەگەر هاتوو کەم 2 کەم 3 یەکسانە بە کەم 5 کاتە لەوەی زیاتر نییە. هەر ئەو هەیە، یان هەردوو ژمارەکە موجەبە پۆزیتیڤە کۆکردنەوەیە، یان هەردوو ژمارەکە نێگەتیڤە دیسان کۆکردنەوەی بەڵام هێمایەکە کەمە، یان ژمارە کۆیە ژمارە کەمە هەمیشە لێدەرکردنە و هێمای ژمارە گەورەکەی دادەنێ. هەر ئەوەندەیە. کاتار ئەو 4 جۆرە هەیە لە کاتی کۆکردنەوە و کەمکردن. ئێستا لاپەڕا 109 بزانم لێرە چییە؟ لێدەرکردنی ژمارەیەکی تەواو بە زیادکردنی دژەکەی. تۆزە کەس دەکەم ئەو زیادکردنی دژەکەی سەر لێ شێواندنە. ئێستا بۆ وێنە 5 کەم 9 پێویست ناکە ئیدی تەنیا 5 پۆزیتیڤە کۆ 5 کەم 9 یەکسەر لێدەرکردنە چونکە یەکەچان کۆ یەکەچان کەمە لێدەرکردنەوە هێمای ژمارە گەورەکەی دادەنێم کەم 4. پێویست ناکە ئیدی کۆکردنەوە و دژەکەی و نازانم چ ئەوە لە زیادەیە بەڕای من، بەڵام ئەگەر دەتەوێ بەو ڕێی بکەی ئەوە تو سەربەستی. لێرە کەم 9 دیسان 2 کەم لە 2 یەک هەیە یەکسەر دەیکەمە کۆ، ئەو 2 کەمەی لە 2 یەک کەواتە یەکەم کەم 9 هەروەک خۆی دەینووسمەوە دەستکاری ناکەم، بەڵام ئەوی دیکە دەبیتە کۆ 2. ئێستا زۆر ئاسانە، دوو ژمارەیە یەکەچان کۆیە یەکەچان کەممە لێدەرکردن هەیە 2 لێ بڕۆ 7 هێمای ژمارە گەورەکەش دادەنێم کەم 7. لێرە هەروە دوو ژمارە هەیە هەردووچیان کەمە ژمارەکان کۆ دەکەمەوە هەمیشە هێمای کەم دادەنێم. دۆزینەوەی بەهای بڕێک ژمارەی تەواوی لە خۆگرت بێ د کەم نە. ئەگەر پیتی د کەم 6 بوو نئیش 7 بواتە کەم 6 کەم هەر بەخۆی هەیە 7یش هەیە، دوو ژمارەیە هەردووچیان کەمن یەکسەر کۆیان دەکەمەوە هێمای کەمیش دادەنێم. پیتی د 14 پیتی نە کەم 9 د 14 کەم پیتی 9 هەر بەخۆی کەمە کاتە 2 کەم لە تەنیشتێک دەبیتە کۆ کاتە دەبیتە 14 کۆ 9 یەکسەر کۆیان دەکەمەوە 14 و 9 دەکاتە چەند؟ کا 23. جیاوازی نێوان هەردوو پلەی گەرمی ئەو پرسیارە
هەتا ڕادەیەک زەحمەتە کەواتە دەبی زۆر ئاگام لێبی لە کاتی دیتنەوەی جیاوازی ئەگەر هاتوو یەک لە ژمارەکان کۆبوو ئەوەی دیش کەم بوو ئەمن چ دەکەم ئەگەر هاتوو یەک لە ژمارەکان کۆبوو ئەوەی دی کەم بوو لە دیتنەوەی جیاوازی یەک ڕێسا هەیە ئەویش ژمارەکان کۆ بکەوە بەبێ ئەوەی هیچ ڕەچاوی هێمایەکان بکەی هەمیشە کۆکردنەوە هێمایەکەشی پۆزیتیڤە لەبەر چ وای لێدێ چونکە ژمارە گەورەکەی کە دەینم ژمارە گچکەکەشی لێ دەردەکەم دوو کەم لە تەنیشتێکتر دەبیتە کۆ کاتە ئەو دوو ژمارەیە کۆ دەکرێتەوە و جیاوازیەکەش لێرە دەنووسرێ ئەو جۆرە پرسیارانە بە تایبەتی لە کاتی هەبوونی پلەی گەرمی زۆر تووشمان دەبی یەک لە پلەکان کۆیە یەک لە پلەکان کەمە جیاوازیەکەی لێم دەوێ هەمیشە دوو ژمارەکان کۆ دەکەمەوە و تەواو جیاوازیەکە دەردەچی بەڵام بێگومان ئەگەر ئەو هابی نووسم ئەوە هەر باشتریشە بیر بکەوە تاوتوێ بکە ئەمن تاوتوێ ناکەم و بیریش ناکەمەوە لێرە چونکە هەز دەکەم هیچ باش نەنووسرایە کوردیەکی زۆر خراپە کەس تێناگات چ نووسرایە پێویست ناکە تاوتوێ بکرێ ئەوە بیرکاریە و زیاتر ئەمن دەبێ ڕێسا و یاسایەکان بزانم هەتا بزانم وەڵامی پرسیار بدەمەوە زیاتر نووسین بە کەلک نایەتن بە تایبەتی ئەگەر ڕەچاوی دەقەکەش نەکرێ کە لەو کتێبەی زۆر دەقەکان زۆر باش نینە ئەمن هەموو جارێ زۆر ماندی دەبم هەتا لە پرسیارەکی تێدەگەم و دەچم تەمەشای کتابە عەرەبیەکەشی دەکەم یان کتابەکەی بە زاراوەی بادینی نووسرایە هەتا بزانم ئایا هەتا تۆزێک لە دەقەکان تێبگەم بەداخەوە کە ئەو هایە بەڵام ئیدی زۆر پێی ناوێ خۆماندی کەم بەو جۆرە پرسیارانە بیر بکە و تاوتوێ بکە دەهێڵمەوە بۆ خوێندکاران لەگەڵ مامۆستاکەیان تاوتوێ بکەن و بیر بکەنەوە بە کۆمەڵ لەبەر هەندێک ئێستا دێمە کۆتایی ئەو وانەیە هەتا وانەیەکی نوێ هەر بشین